جەلال تاڵەبانی نەوەکو ئەم ماوچی تۆنگ بوو، مامە ماوچی تۆنگ، نەوەکو مامە کیم ئیل سۆنگ بوو، نەوەکو مامە کاسترۆ بوو، نەوەکو هۆشی من نەش بوو. هۆشی من نەش لە ڤێتنامە مفەکرێکی گەورەی کۆمۆنیستی بوو، خاوەنی شۆڕشێکی گەورە بوو، بوو بە ڕئیس جمهوری وڵاتی خۆی ڤێتنامی شیمالی. ئەو کاتەویش وەکو کۆریا ئەمریکا کە دەستی لە هەردووچیانە هەبوو، کۆریای جنوبی و کۆریای شیمالی، ڤێتنامی شیمالی ڤێتنامی جنوبیشان دروست کرد. بەڵام هۆشی منە بوو بە سەرۆکی کۆریا، لەسەر شانی میلەتەکەی خۆی بە هەڵگرتن بە خۆشەویستی بردیان کردیان بە ڕئیس جمهور. بەڵام جەلال تاڵەبانی کرا بە ڕئیس جمهوری عێراقی عەرەبی لەسەر دەستی شیعەکان، چونکە زۆری خزمەت بە شیعەکان کرد. هەرچی لەویش ترەکی بوو، عەدنانی حەمەیمینە بووە بە شیعە، ئاڵە تاڵەبانی ئەگەر نەبووی بە شیعە ئێمە لە بەنی ئەسەدین و ئەسڵمان شیعەیە. هەموو مەشروعەکانیشی خزمەتی نوور المالیکی. چۆن جەلال تاڵەبانی پێ بە پێ بە شوێن مەسعود بەرزانیەوە بوو بۆ بەلچیکا، بۆ قاهێرە، بۆ ئیتالیا، بۆ هەڵوەشاندنەوەی مەشروعەکانی مەسعود بەرزانی، ئاڵە تاڵەبانی شوێن بە شوێن مەشروعەکانەوەیە بۆ هەڵوەشاندنەوەی ئەو مەشروعان. ئەوەی کە لێی کەوتوونەتەوە هەر ئەمانە.